سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش. لە قەزای ڕەواندزین دروست لە دەواازەی لە دۆڵی ئاکویان کە دێت بۆ نێو ڕەواندز لەوێ وەستاوین قسە لەسەر کار و پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لە سنووری قەزای ڕەواندز. بابزانین لەم ساڵدا چی بۆ ڕەواندز کراوە، بەرنامە و پلانی ساڵی نوێ چی ئەبێ، کۆمەڵێک پرسیاری پەیوەست بە پرۆژە خزمەت گوزاریەکان چ لە ناو سنتەری قەزای ڕەواندز لە دۆڵی ئاکویان و ناحیەی وەرتێ. بۆ مەبەستا میوانەکەم ئەبێت بەڕێز کاک ئەحمەد قادر قایمقامی قەزای ڕەواندز لەگەڵمانە. کاک ئەحمەد سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش. سڵاوتان لێبێ، بەخێربێن سەرساو. لە شوێنێک وەستاوین پشتۆمانەکەوێتە دۆڵی ئاکۆیان، یەکێک لەو پرۆژە خزمەت گوزاریانەیەکەوە حکوومەت بە نیازە بە تایبەتی لەو ماوەیە ئەنجامی بدات لە دۆڵی ئاکۆیان پرۆژەی ئاوە. ئەگەر بە وردی وردەکاریەکانی ئەو پرۆژێمان بۆ باسکەی. دیارە ئێمە ماوەیەکی زۆرە ڕەزامەندی پرۆژەی ئاوی دۆڵاکۆمان وەرگرتووە، بەڵام بەهۆی ئەوەی کە جیاوازی لە نرخەکانی ناو دەرخستە هەبوو، بۆیە پرۆژەیە دواکەوت و سەرقاڵی پێداچوونەوەی پرۆژەکە بوون و هیچ بەڵێندەرێک بەو نرخەی کە لە دەرخستەکەدا بوو هیچ بەڵێندەرێک وەری نەگرت. دوای ئەوەی کە ئەعلان کرا و بە تەندەر کرا و ئەعلانی لە بۆ کرا هیچ بەڵێندەرێک وەری نەگرت. بۆیە پێداچوونەوەی کرا. ئێستا پێداچوونەوەکان خەریکە تەواو بووە. دوای پێداچوونەوە ئەو گژمەی پێویستە ئیزافەی سەر پرۆژەکە دەکرێت و پرۆژەکە ئاو لە پرۆژێ ئاوی ڕەواندز دەگەێنێتە گوندەکانی کەڕەک و ئاکۆیان و ئاکۆکەون و ئاکۆیانی سەرجادا. لەو قۆناغا ئەو چەند گوندە دەگرێتەوە و دەبێتە هۆی چارەسەرکردنی ئاو لەو شوێنانە و ئەو پرۆسەی تانکەرینگیش نایەڵێ کە ماوەیەکی زۆرە بەردەوامە و ساڵانە حکوومەت ئەو تانکەرانە بەکرێ دەگری بۆ ئەوەی ئاو بگەێنێتە هاوڵاتیان و دەتوانین بڵین ئەوە پرۆژەیەکی استراتیژیە و بۆ ماوەیەکی درێژ چارەسەری ئاو لەو دۆڵی ئاکۆیان دەکات. و ئێمە جگەلەوەی بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخانەی کە هاتنە پێش پرۆژەکانی ساڵی 2023 دواکەوتن و ئێستا کۆمەڵک پرۆژە کە پرۆژەی 2023 خەریکە ڕاگەیاندنیان بۆ دەکرێت و ئەعلان دەکرێن کە ئەو پرۆژانە بێن بکەونەواری جێبەجێکردن کە زۆرترینی بەر ڕێگاوبان دەکەوێ و بەشێکی زۆری بەر دۆڵی ئاکۆیان دەکەوێ کە چاکردنی ڕێگاکانە لەوانە ڕێگای گەرەوانی سەر و قیرتاوکردنە ناو گەرەوە کۆنکریت و کۆنکریتکردنی ناوگەرەوانی تێدایە ئیکۆڵانەکان و ڕێگای چاکردنەوەی ڕێگای سەران و کۆنکریتکردنی کۆنکریتکردن و قیرتاوکردنی ئاکۆیان ڕێگا سەرچیەکانی تێدایە، ڕێگای ئاکۆکەونی تێدایە، نۆژەنکردنەوەی ڕێگای فەقیان کە تێک چووە تێدایە کەوایە بەشێکی زۆری پرۆژەکان بەر دۆڕی ئاکۆیان دەکەون و لە هەمان کاتدا لە ناو قەزای ڕەواندزیش ئەو گەڕەکانەی چەند گەڕەکێک ماون کە ئەوانیش دەستیان پێ دەکەین بە دانانی کربستۆن و جۆگەی کراوە و تێکە لە ڕێژ و لە گوندەکانی تریش پرۆژەمان هەیە، لە بێخاڵمانە بێ، لە بەرزێوەمانە بێ، لە ناحیوەرتێک پرۆژەمان دەبێت هەر لە چوارچێوەی ئەو بودجەی لە 23 بۆمان دانراو و ئێستا کاری لەسەر دەکرێت کە ڕێکارە یاساییەکان بۆ وەرگرتنی لەلایەن بەڵێندەرەکانەوە بۆ ئەنجام دەدرێ و ئێمە بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە دەتوانین بڵین بەشێکی زۆری خزمەت گوزاریەکان چارەسەر دەبێ و ئێمە لە ساڵانی ڕابردوش کۆمەڵە پرۆژێکی یەکجار زۆر جێبەجێ کراوە، زۆر گرفتی خزمەت گوزاری چارەسەر کراوە. چکە دەگەرە بینین پێشتر لە بەهۆی قەیرانی دارایی کە زۆر پرۆژە خزمەت گوزاری وەستا بوون، ئەو خزمەت گوزاریانە کەڵەکە بوون. ئەوەش وای کرد بەپێی ئەو ئیمکانیەتە ئەو بودجەی کە لەو چەند ساڵە
دروست بۆ ساڵانە بۆماندادنێ تەنها دەتوانین ئەو خزمەت گوزاریانە بە قۆناغ چارەسەر بکەین ئەمە نەمانتوانیوە بپڕژێنە سەر پرۆژە استراتیژیەکان. کاک ئەحمەد لێرە بم بوری ڕاتەگرم بەڵام لەبەرەوەی باسیت لە دۆڵی ئاکۆیان کرد و پشتەوەشمان دۆڵی ئاکۆیانە ئەو پرۆژانەی کە باس دەکرێن ئێستا لەم ساڵ جێبەجێ ئەکرێن و ئایا کاتەکەی درەنگ نەکەوتووە؟ دیارە من وەک باسم کرد بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخانەی کە دێنە پێشەوە و ئەولەویاتی حکوومەت بۆ دابینکردنی موچە هەموو ئەوانە وای کرد کە مەسلەی دابینکردنی بودجە بۆ پرۆژەکان دوا بکەوێت ئەوش وای کرد کە بکەوێتە ئێستا و ئێستا لە قۆناغەکانی قۆناغە یاساییەکاندایە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە هەر دەرفەتێکما ئێمە دەست بە کارەکان دەکەین و ئەگەر دەرفەتیش نەما وەرزی سەرما هاتە پێش بێگومان لە کاتی تەواوبوونی وەرزی سەرما ئەو پرۆژانە ڕزامەندیان هەیە و بەڵێندەرەکان پرۆژەکان وەردەگرن بۆیە لە دوای تەواوبوونی وەرزی سەرما و سۆڵ دووبارە دەست بە پرۆژەکان دەکرێتەوە. پێتان وایە بە ئەنجامدانی ئەو پرۆژانە گوندەکان زیاتر ئاوادان ببنەوە خەڵک زیاتر ڕوو لە گوندەکان بکاتن؟ بێگومان ئەمە پارش کۆمەڵێک پرۆژەمان لە بۆ گوندەکان جێبەجێ کرد پار پێرار یعنی لە 21-23 کۆمەڵێک زۆرتر جەختمان لەسەر گوندەکانیش کردوتەوە پار پرۆژەیەک لە گوندی کاڵێتە جێبەجێکرا کە ڕێگاکان زۆر ناخۆش بوون 950 میلیۆن لەو پرۆژەیە ئەو پرۆژەی پێجێبەجێکرا کە دەتوانین بڵین ئەو گوندی بردە قۆناغێکی دیکە چونکەمە پێمان وایە گوندەکان سەرچاوی داهاتن بۆ شار و بۆ هەرێمی کوردستان بۆیە گرنجیدان بە گوندەکان بە ئەرچی خۆمان دەزانین هەم لە ڕووی کارەبا لە ڕووی ئاو ڕێگاوبان بۆیە هەوڵە دەین کە گوندەکان زیاتر خزمەت گوزاریان پێ بگە هیوادارین گونشینانمان بەردەوام بن لە گوندەکان و کۆچ نەکەن و ئێمە خزمەت گوزاریەکان بە قۆناغ دەگەینینە هەموو شوێنانە بۆ ئەوەی ببنە ناوچەی ئابووری گرنگ بۆ دەڤەرەکەمان و هەرێمی کوردستان. ماوەیەک پێشستا لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەش سەردانێکی مەیدانیتان بۆ دۆڵی ئاکۆیان کرد لەوێش ڕەنگ بێ کۆمەڵی خواست و داواکاری هاوڵاتیانتان گەیشت بێتە دەست و یا پێتان ڕاگەیەندرا بێ بەرهەمی ئەو سەردانە چی لێشین بوو؟ دیارە ئێمە پێشتریش کارمان لەسەر دۆڵی ئاکۆوان کردووە دۆڵی ئاکۆوان یەک کە لەو ناوچانەی کە لە شۆڕشەکاندا زۆر ماندوو بوونە زۆر تێکۆشاون لە پێناوی ئەو وڵاتەی و ئەرچی ئێمەیە خزمەتیان بکەین و پێشتریش پلانمان هەبووە و هاتنی بەڕێز جەناوی سەرپەرشتیاریش جارێکی تر پشتگیریەکی گەورە بوو و ئێمە پێشتر لە پلانی 23 زۆربەی پرۆژەکانمان بۆ دۆڵی ئاکۆیان دانابوون بە هەمان شێوە ئەو بودجەیە کە تەرخان کرا بۆ ساڵی 23 بەشێکی زۆرمان بۆ دۆڵی ئاکۆیان داناوە و بەشەکەی تریشمان بۆ قسەنتەری قەزا و ناحیوەرتێ و دۆڵی منجەلیش داناوە و ئێمە لە بەرنامەماندایە تەواوکردنی ئێستا لەسەر بودجەی وەزارەتی ئاوادانکردنەوە پرۆژەی تەواوکردنی ڕێگای پیرروسوا جێبەجێ دەکرێ و لە ساڵانی داهاتوو گوندەکانی دیکەش بە قۆناغ یەک بە یەک جێبەجێیان دەکەین و پرۆژەی کارە باش بە هەمان شێوەک پرۆژەی ئاویش جێبەجێ دەکەین پار نزیکەی 200 میلیۆن پرۆژەی کارەبامان لە بۆ بەرزێوە جێبەجێ کرد کە گوندێکی گەورەیە و لە بەرنامە داهاتوو ئەو شوێنەش کە کۆمەڵێک گوند لە دۆڵ منجەل هەنە بکرێتە ناحیا بۆیە هێڵێکی تری کارەبا بۆ ئەوێ چووەوە لە بەرنامەدایە محەتەیەکی وێزگەیەکی موبایلیش لە بەرزێوە دابدرێ هەموو ئەو خزمەت گوزاریانە ئێمە کاری لەسەر دەکەین هەرچی خزمەت گوزاریە و کاریش لە هەمان کاردا کاریش لەسەر پرۆژەی استراتیژی دەکەین ئێستا لەگەڵ ئیدارە سەربەخۆی سۆران و بە تایبەتی دوای هاتنی بەڕێز سەرۆکی دیوان لە هەماهەنگی داینە بۆ کار لەسەر حرەکە پێکردنی پرۆژەی بەنداوی ڕواندز بکەین کە پرۆژەیەکی استراتیژیە و دیزاینی تەواو بووە بۆیە کار لەسەر دەکەین کە وەکو پرۆژەیەکی استراتیژی بکەوێتە پلانی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە سوود بە قەزای ڕواندز و بە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بگەێنێت بۆیە ئێمە کار لەسەر هەموو پرۆژە خزمەت گوزاریەکان دەکەین لە ڕووی کەرتی تەندروستیشەوە هەر بە خۆتان دیتان لە ڕۆژانی ڕابردوو پرۆژەی جێبەجێکردنی بنکەی تەندروستی گەرەوان کەوتەواری جێبەجێکردن کەوایە لە هەموو سێکتەرەکان بەپێی ئەو توانە داراییانە حکوومەت هەیە ئێمە
هەوڵی بۆ دەدەین و پرۆژەی باش هەم لە سنتەری قەزای ڕەواندز چکە وەک باسم کرد خزمەت کەلەکەبوونی خزمەت گوزاریەکان بەهۆی قەیرانی داراییەوە وای کرد کە ئەمە بەپێ ئەو بودجەیەدا دەنرێ بەس بپڕژەینە سەر نۆژەنکردنەوەی ئەو شەقام و کۆڵانانەی کە پێشتر لە کارکەوتون و تێکچوونە چاشیان بکەینەوە لە سنتەرەوە شەقامی نوێ مەسەلەن چەندین شەقام قێرتاوکردنیان بۆ کراوە و لە بەرنامەماندایە وەک باسم کرد لە ئەم ساڵیش کۆمەڵێک پرۆژەی دیکە لە گەڕەکەەکانی ڕەواندز جێبەجێ بکەین کەوایە ئەمە پرۆژەکانمان بە پێی توانەداراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. کاک ئەحمەد باس لە بەناحیەبوونی هەم بەرزێوە کرد هەمیش ئاکۆیانش لە بەرنامەیە وەک قایمقامی قەزای ڕەواندز کە ئێستا ئاکۆیانمان لە پشتە ئەتەوێ بڵێ ئەم ساڵ ئەم دوو شوێنە ئەکرێنە ناحیان ڕێکارەکان تەوابوونەوە کەوێتە ساڵی داهاتوو بە شێوەی مەبدەئی ڕەزامەندی دراوە کە دۆڵی ئاکۆیان بکرێتە ناحیا و ئێستا سەرقاڵی جێبەجێکردنی ڕێکارەوە خزمەت گوزاریەکان لە پێشینەی بە ناحیەبوونیە ئێمە دەمانەوێ خزمەت گوزاری ئاو ڕێگاوبان و دواتر هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستن بۆ دروستکردنی ناحیا و بەڕێز سەرپەرشتیاریش باسی کرد کە ئەم پرۆژەی بە ناحیەکردنی دۆڵاکۆ دەکەوێتە واری جێبەجێکردن و بەماش دەتواندێت هەم ڕۆتینیات کەم بکرێتەوە هەم ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەوە لە هەمان کاتیژە بتوانین خزمەت گوزاریەکان بە باشی بگەینینە ئەو دەڤەرە کە پێمان وایە ناوچەیەکی شۆڕش بووە ناوچەیەکی شۆڕش جێرە پێمان وایە دەبێت زیاتری خزمەت بکرێت بۆی بێگومان درێی ناکەین لە خزمەتکردنی دۆڵاکۆ و گوندەکانی و هەموو گوندەکانی تریش بە هەمان شێوە کاری لەسەر دەکەین و کاریشمان لەسەر کردووە هەموو شوێنەکان خزمەت گوزاری پێدەگات لە داهات هەن لێرە چێلگەی بەخێوکردنی پەلەوەر هەنا زۆر جار لە گلەی لەو دەواتزینانە ئەکرێکە بۆنێک بڵاو ئەبێتەوە بۆ ئەمە چاودێریتان کردووە بۆ ئەوەی هەم ڕەچاوی ژینگە پارێزی و ڕەچاوی بەرژەوەندی هاوڵاتیانیش بکرێت دیارە ئێمە ئەو پرۆژانە زۆرتری مۆڵەتدانیان پێشووترە ئێمە لێژنەیەکمان پێکینە بۆ ئەوەی هەموو ئەو ناوچانە دەستنیشان بکەین کە زیان بە ژینگە دەگەێنن زیان بە هاوڵاتیان دەگەێنن و بۆن بڵاو دەکەنەوە ئەو شوێنانە هەوڵ بدرێت داواکاریەکان بەرز نەکرێتەوە بۆ ئەوی ناڕزای هاوڵاتیان لێ دروست نەبێ و ئەو شوێنانش کە پرۆژەی پەلەوەری تێدایە لە ڕێی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ بە دوواداچوونیان بکرێت لە پاک و خاوێنیان لە بڵاو نەبوونەوەی بۆنیان ئەوە پێویستە بەردەوام چاودێری بکرێن و خاوەنی پرۆژەکان ناچار بکرێن کە پاک و خاوێنیان بەباشی ڕابگیرێەوە نەبنە هۆی بڵاوبوونەوەی بۆن و هەراسانکردنی هاونیشتیمانیان لە نزیک ئەو شوێنانە دیارەوانە هەموو پێشتر مۆڵەتیان پێدراوە و ئەوانش پێویستە بەڕێکاری یاسایی ئەگەر دوور بخرێنەوە و ئەوەش داوامان کردووە لە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سۆران کە ئەو شوێنانەی کە کەوتونەتە نزیک شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان ئەو پرۆژانێک کە کەوتون لە نزیکیان هەوڵ بدرێت کە میکانزمێک بدرێتەوە میکانزمێکی یاسایی چکە ئەوانە گرێبەستیان لەگە کراوە میکانزمێکی یاسایی ببینرێتەوە بۆ ئەوەی ئەو پرۆژانە لە شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان دوور بخرێنەوە. کاکەمەت سیای هەندرێمان بەرامبەر پرسیارێکم بۆ دروست بوو لەبەرەوەی لەو ماوەیە دووجار ئەمین لەوێ تەقیوەتەوە هەوڵتان داوە لەگەر دەستگای مین جارێکی تر ڕوپێوێک پشکنینێک بۆ چای هەندرێن بکرێت لەبەرەوەی خەڵکێکی زۆر لە هەموو وەرزەکانی ساڵسەردانی ئەم چای ئەکاتن بوونی ئەو مینانە زیاتر بۆچی ئێستا دەرکەوتونە لە مڕۆی زیاتر بەروی ڕواندزەوەیە. دیارە ئەو شوێنانە کۆنە بارەگای ڕژێمی پێشوونە و ئەو چەند لوغمێ ماونەتەوە پێمان وایە ئەوانە دەستنیشانیش نەکراون لەسەر نەخشەی بەڕێوەبەرایەتی کاروباریمی وەی مەداوامان کردووە کە بە دوواداچوون بکرێت لەسەر ئەو شوێنانە و لەوانەیە لوغمەک لێرە و لەوێ هەبیت بۆیە پێویستە لایەنی پەیوەنددار کاری لەسەر بکەوێ مەشاوکار و پاڵپشتیان دەبین بۆ ئەوەی دەستنیشانی ئەو شوێنانە بکەین دۆی هاوڵاتیانمان و مەڕ و ماڵاتیان دووچاری زیان و زەرری گەورە نەبنەوە بێگومان ئەوە کاری لەسەر دەکەین و بەپێی توانەکەون و هەوڵ دەدەین کە ڕێگری لە ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازراویان هەر زیانێکە بەر نیشتیمانیان بکەوێت دەکەین. کاکەمەت پرۆژێکی تر هەیە ڕەنگبی لە پلانە استراتیژەکانی ئێوەش بێ وەکو حکوومەت و داواکاری خەڵکیشە ئەڵێن ئێستا بۆ نمونە ڕەواندز یا ئیدارەی سۆران بە ئیدارەی ڕاپەڕین ببەسترێتەوە ئەو پرۆژەیە تەنها وەکو قسەیان بیرۆکەیەکە و پلانە لای ئێوە کارتان لەسەر کردووە.
دیارە ئەوە یەکە لە پرۆژە گرنگەکان و زۆرتریش وهاو نیشتیمانیانیش کە سەردانمان کردن لەگەڵ جەنابی سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران زۆر جەختیان لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دەکردەوە و ئێمەش بە پرۆژەیەکی گرنگ و استراتیژی دەزانین و لە کاتی هاتنی بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش ئەو پرۆژەیە پێشنیار کرا و ئێمە ئومێدەوارین کە و لە پلانماندایە ئومێدەوارین لە داهاتوو بودجەی پێویستی بۆ دابین بکرێ و بتوانین ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت کە دەتوانین بێتە دەواازەیەک بۆ قەزای ڕوانندەزوازەیەک بەڕکردنەوەی بەڕووی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی دارە ڕاپەڕین و پارێزگای سلێمانی و لە هەمان کاتدا دەبێتە دەواازەیەکیش بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و نزیکترین خاڵە بی لە سنتەری قەزای ناوەندی ئیدارەی سەربەخۆی سۆران کە دەتوانرێ ببێتە ڕێگایەکی بازرگانی و گەشتیاری گرنگ کە سوودی بۆ تەواوی دانیشتوان و ئیدارەی سەربەخۆی سۆرانی شەکە. ئەو پرۆژەش ئینشاڵڵا چێتەواری جێبەجێکردن ئەوە کاری لەسەر دەکەین تا ئێستا وەکو پلانە لە پلاندایە پێویستە کار لەسەر دابینکردنی بودجەی پێویست و لە داهاتوو بتوانین بهێخینە واری جێبەجێکرد. بابینەوە ناو سەنتەری قەزای ڕەواندزیش بە کورتی وەرزشوانان زۆر لەسەر یاریگای بانەجێ و پرسیارەکەن یانەوەی بە دوواداچون بکرێەوە ڕەنگ بێ زۆر ڕووی داواکاریش لە قایم قام بکەن وەکو کاک ئەحمەد چیت هەیە بۆیان یاریگاکە بۆ کارەکانی وا دواکەوت. دیارە یاریگەکە بەشی زۆری بەپێی ئەو پرۆژەی کە بۆ دەرس و نۆژەنکردنەوە بەشی زۆری کارەکانی تەواو بۆ تەنها ئەو چیمەنە کە هەیەی لە گۆڕەپانەکە ئەو چیمەنە پێشتر سروشتی دانرابوو بەڵام بەهۆی نەبوونی سەرچاوی ئاو کە گرفتی گەورەمان بۆ دروستە بوو و پرۆژەکە هەتا ئەندازەیەکی زۆر نەی دەتوانانی سەرکەوتن بەدەستبێنێ بۆیە بە باش زانرا ئەندازیار و ئیدارە بە باشی زانی کە ئەو پرۆژەیەوە بکەین کە ببێتە چیمەنی دەستکرد بۆیە ئێمە جارێکی تر دەرخستەیەکی دیکەمان بۆ کردووە کە ئەو چیمەنی سروشتی بگۆڕێ بۆ چیمەنی دەستکرد کە دەتوانێت بۆ ماوەیەکی درێژ پارێزگاری لێ بکرێ و بمێنێتەوە بۆ ئێمە سەرقاڵی ئەوەین کە ڕەزامەندی لەسەر جێبەجێکردن و دابینکردنی گوژمەی گۆڕینی ئەو پرۆژەیە لە چیمەنی سروشتی بۆ چیمەنی دەستکرد جێبەجێ بکرێ و بەمەش پرۆژەکە دەست پێ دەکاتەوە و زۆربەی ئەو خاڵەکانی کە لە ناو پرۆژەی نۆژەنکردنەوە هەبوو جێبەجێ کراون تەنها ئەو بەشەی ماوە ئەوش مێدەوارین کە بتوانین ڕەزامەندی وەربگرین بۆ ئەوەی ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ و بکەوێتە خزمەتی وەرزشوانان و ئێمە لە هەوڵداین کە ئەرچی پاراستن و دابینکردنی پاسەوانیشی بۆ ئەنجام بدەین بۆ ئەوەی ئەو شوێنە بەردەوام بپارێزین و لە خزمەتی وەرزشوانان بیت ومە پەیمان وایە وەرزشوانان پێویستیان بە خزمەت و پشتگیری زیاتر هەیە بۆیە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام دەبین هەموو سێکتەرەکان بۆ پشتگیریکردن لە هەموو سێکتەرەکان ئێمە درێغی ناکەین بە پێی ئەو توانایانی کە هەمانە توانای معنەوی بیت توانای مادیبی هەوڵ دەدەین کە هەموو سێکتەرەکان هاوتەریب خزمەتیان باشە کاکەمەدا ئەو پرسیارانم بە کورتی وەڵام دەیتەوە هەر بۆیە یانەی وەرشی ڕەواندز کە ئەم ساڵ مەترسی لەسەرەوە بکە داببەزێتن چیتان بۆ کردوونە وەکو حکوومەت لە ڕووی پاڵپشتیەوە کە لەو ڕۆژانە خولی کوردستان دەست پێ ئەکاتەوە پاڵپشتی خۆتان وەکو حکوومەت لە ئیدارەی ڕەواندز بۆ یانەکە دووپاتەکەنەوە؟ بەڵێ بێگومان ئەمە ساڵانە هاوکاری دەکرێن و بودجەی تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ هەموو یانەکانی سنووری قەزای ئیدارەی سەربەخۆی سۆران دادەنرێت و یانەی وەرزشی ڕەواندزی بە هەمان شێوە پشتی ئەو هاوکاری و پشتگیری کە لەلایەن دیارە دەکرێت بەر یانەی وەرزشی ڕەواندزیش دەکەوێت و ساڵانە وەری دەگرێت و ئەم ساڵیش هەر بودجەیەک لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەسەر یانەکانی وەرزشی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دابەش بکرێت بێگومان یانەی وەرزشی ڕەواندزیش یەکێک دەبێت لەوانەیە کە ئەو پشتگیری و هاوکاری ئیدارەی سەربەخۆی سۆران وەردەگرێت. کەرتی تەندروستی زۆر پرسیار لەسەر نەخۆشخانەی پەنجا قەروێڵەی ئەکرێت دوایین زانیاری چییە؟ ئایا ئەو نەخۆشخانەیە لە بەرنامە و پلانی قایم قامیەت و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆراندا هەیە دروست بکرێت؟ ئێمە بەردەوام لەگەر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران جەختی لێ دەکەینەوە و لەگەر
وەزارەت و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش و ئێمە پێمان وایە یەک لە پرۆژە گرنگەکان بێگومان ئەوانیش پێویستە بە گرنگی بزانن پێویستە ئەو پرۆژەیە کاری لەسەر بکرێت کە لە داهاتوو وەکو پرۆژەیەکی استراتیژی کە نەتەنها لە بۆ سۆران بەڵکو لە بۆ ڕەواندز بۆ سۆرانیش دەتوانین سوود لەو نەخۆشخانەی وەربگیرێەوە ڕواندز ناوچەیەکی گەشتیاریە و پێویستی و چەند ڕووداویش لە ماوەی ڕابردوو ڕوویدان کە نەخۆشخانەی ئێستای ڕواندز نەیتوانی وەکو پێویست وەکو باڵەخانە توانی پێشوازی لەو ڕووداوانە کە دێنە پێشێ بکات بۆیە پێویستی بە دروستکردنی باڵەخانەیەکی گەورە هەیە و ئێمە وەکو ئیدارە بە زەڕوری دەزانین لە پلانی ئێمەش هەیە و داوا ئەکەین لە پلانی وەزارەت بەڕێوەلاتی گشتی تەندروستی سۆران و وەزارەتیش هەبێ کە ئەوە ئەرچیوانە کە پێویستە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت. باخچەی گشتی ڕەواندز پێنجشەمەی ڕابردووش لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارە سەردانی ئەوێتان کرد چ بەرنامەیەک بۆ ئەوێ هەیە؟ دیارە سەوزکردن و لایەنی ژینگەی احتیمامدانیش یەکێ لەوانەیە کە لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران و قەزاکەشمان بە هەمان شێوە گرنگی پێدەدەین بۆیە لە پلاندایە پارچی نوێ و پارکە کۆنەکانیش نۆژەن بکرێتەوە بۆیە ئێستا ڕەزامەندی لەسەر نۆژەنکردنەوەی پارچی سنتەری قەزای ڕەواند کە پارکێکی کۆنا و ماوەیەکی زۆرە دروست کراوە ڕەزامەندی درراوە کە نۆژەن بکرێتەوە و لە ماوەیەکی نزیک دەست بە نۆژەنکردنەوەی دەکرێت و بۆ ئەوەی بتوانرێت شوێنێکی باش بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان لە سنتەری قەزاکە بە جوانترین شێوە هەم لە ڕووی سەوزکردن و هەم لە ڕووی گرنگیدان بە دار و درەختەکانی و خزمەت گوزاریەکان لە ناو ئەو پارکە جێبەجێ بکەین بۆ ئەوەی بە باشترین شێوە بکەویتە خزمەتی هاوڵات. دوا پرسیاری من ئەوە بێتن ئەو ماوەی زۆر قسە لەسەر ژمارە ئەکرێکە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینە نوێنە 2 ساڵە ئەوەندە ملیارەی بۆ سنووری ئیدارەی سۆران تەرخان کردووە هەندێک پیان وایە کە غەدر لە ڕەواندز کراوە وەکو قایمقامی ڕەواندز چڕومکردنەوەیەک بۆ خەڵک ئەدەیت. دیاراوەی تەعامل و هەڵسوکەوتی لەگەر دەکرێت لە دانانی بودجە بە پێی ڕێژەی دانیشتوانە یعنی ئەو بودجەی پەرەپێدانەی کە دێ بە پێی ڕێژەی دانیشتوان بەسەر هەموو قەزا و ناحیەکان دابەش دەکرێت ئەوەی بەمە وتراوە و ئێمە داوامان کردووە بە پێی ڕێژەی دانیشتوان ئێمە 30,000 کەسین و بە پێی ڕێژەی دانیشتوان بودجەکە بە ئێمە دەدرێت و ئێمەش بە گوێرەی ئەو بودجەیە کە بۆمان دیارێکرێ هەوڵمان داوا کە لە خزمەت گوزاریەکان کە وەک باسم کرد کەلەکە بوونە ئەو خزمەت گوزاریانە چارەسەر بکەن ڕێگاوبانە و ئاوا کارەبایە کە خزمەت گوزاری سەرشینە ئێمە بە پێی ئەو بودجێ توانای چارەسەرکردنی ئەو خزمەت گوزاریانە ماوەکەوایە بودجەکە بە پێی ڕێژەی دانیشتوان دیاریە دەکرێت ومێدەوارین کە پێویستی و گرنگی پرۆژەکان لە بەرچاو بگیرێت و چونکە بە پێی ڕێژەی دانیشتوان لەوانەیە ئێمە نتوانین زۆر لە پرۆژەکان جێبەجێ بکەین ئومێدەوارین لە داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی سەربەخۆی سۆران بە پێی گرنگی پرۆژەکان بە پێی پێویستبوونی هاونیشتیمانیان بە پرۆژەکان ئەو بودجێ دیاری بکرێ کە بە پێی ڕێژەی دانیشتوان ئێمە دەتوانین بەو شێوازەی کە لە ساڵانی ڕابردوو قۆناغ بە قۆناغ هەموو گرفتە خزمەت گوزاریەکان چارەسەر بکەین دواتر بپڕژینە سەر پرۆژەی دیکەی گەورە و استراتیژیش. دوا پەیامی خۆت وەکو قایمقام بۆ خەڵکی سنتەری ڕەواندز دۆڵی ئاکۆیان ناحیەی وەرتێ دۆڵمەنجەڵ چیان پێ ئەڵێیت؟ من هاونیشتیمانیان دڵنیا دەکەینەوە ئێمە بۆ خزمەتی خەڵکی سنتەری قەزای ڕەواند هەموو گوندەکان بەبێ جیاوازی لێرەین و ئێمە خزمەتکاری هەموو گوند و هەموو شار و شارۆچکەکان هەموو ئەوەکەین بە ناحیە وەرتێشەوە بۆیە ئێمە درێغی ناکەین لەوەی ئەوەی لە دەستمان بێ بۆ خزمەتکردن ئەمە پێمان وایە هەڵێکی مێژوویە لە دەست ئێمەدا بۆ ئەوی بتوانین سەروەریەکی مێژووی لە بۆ خۆمان لەو ماوەیە کە لە ئیدارەدان تۆمار بکەین بۆیە دڵنیان دەکەینەوە کە دڵسۆزی خزمەتکردنی خەڵکی قەزای ڕەواندز و ناحیە وەرتێ و گوندەکان بەگشتی دەبێت. دەستان خۆش بکات کەمە سپاس بۆتە وەڵە بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ ئەحمەد قادر قایمقامی قەزای ڕەواندز کۆمەڵێک پرسیار و داواکاری و خواست و گلەی ئێوەی هاوڵاتیانمان گەیاندە ئەو لە زاری ئەو وەڵامەکان وەرگیرانەوە تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێک شات.